بە مەبەستی ڕایکردنی ئەو ئەرکانەی کە پێویستە ئەنجامیان بدەین. پارلەمانی کوردستان دەیەوێت بە شێوەیەکی یاسایی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی یاریمی کوردستان درێژ کاتەوە کە بەهۆی ئەنجام نەدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە وادەی خۆی ناتوانن وەکوو پێشووکارەکانیان ڕای بکەن. ئەنجومەنی پارێزگاکان چۆتنە بۆشاییەکی یاساییەوە، یعنی دەتوانم بڵێم لە مانگی 9 2010ەوە تا ئێرانە لە بۆشاییەکی یاساییە ئەبوو ئەنجومەنی وەزیران ڕایسپادنایە بۆی هەڵبژاردن بکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان کە نەکراوە بۆی ئەم بۆشاییە یاساییە پڕ بکرێتەوە تاوەکو بڕیارێک لەسەر ئەنجومەنی پارێزگاکان دەدرێت بە هەڵبژاردنکردن بە هەڵوەشاندنەوەی بە کاراکردنی بە چۆن بۆیە پێویستە ماوەکەیان بۆ درێژ بکرێت و تاو کاتەی هەڵبژاردن دەکرێت. پارلەمان بە هەمواری یاسای پارێزگاکان جگەلەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان درێژ دەکاتەوە ئەو گۆڕانکاریەش دەکات کە بۆ لەمە دووە هەر کەسێک ئەندامی ئەنجومەنی پارێزگاش نەبێت دەتوانێت بە دەنجی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان ببێت بە پارێزگار. پێشووتر کەسێک کە بواەتە پارێزگار دەبوو تەنها ئەندامی ئەنجومەنی پارێزگار بێت. ئێستا بە شێوازێک زیاد کراوە کە لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و لە ناو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا هەر کەسێک دەتوانێت خۆی هەڵبژێرە کە دەنگی زۆرینەی ڕەها بەدەست بێنێت و ببێتە پارێزگاری ئەو پارێزگایی کە ئەندامانی ئەنجومەن دەنگی پێدەدەن. دوای خوێندنەوەی یەکەم بۆ هەردوو پێشنیار یاسای هەمواری پارێزگاکانی هەرێمی کوردستان و یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی زێدەڕۆیان لەسەرکراوە لە سنووری شارەوانیەکان وا بڕیارە پەرلەمان ڕۆژی یەکشەممە خوێندنەوەی دووەم بۆ ئەو دوو پێشنیارە بکات و پارلەمانتاران گفتوگۆیان لەسەر بکەن و دواتریش لە خوێندنەوەی سێم پێش پشووی هاوینەی پەرلەمان پەسەند بکرێن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.